ای کتێبە نەک هەر چەند تا چەند گرنگی و کاریگەریژەن ئی کتێبە پێسە چەنی مەکتەبەنە ئەلفوبای سەرەتایی پێی تەلەبەی ئیبتیدایی پێویستە ئی کتێب و بەڕێز دکتۆر ناجحیەت جیاواز جە کتێبەکاتەرین جەورانەی تایبەتمەندی و گرنگی وێژەنش کتێب و ڕازوان و هەورامی یۆنجە بەرەمەکاو دکتۆر ناجحی من پێسە ڕۆشن میرا و هەورامانی پێسە سنتەرەکا و هەورامانی پێسە خەڵک و هەورامانی دەستبۆشیمان پێی دکتۆر ناجحی ئی کتێبە خزمەتێ فرە گەورە کەروبواری زوانەوانینە زوانی هەورامی زوانەوە فراوانە یۆن چا زوانە کوردیەکە کە واچ و جەڕوە و پێکاتەی و جە تەمام و زوانەکە و تەری کوردی دۆڵەمەندتەرە